خەلەقاتە بەفرۆ بەهۆی ئەو شەپۆلی بەفربارینەی ڕووی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی دەوروبەری کرد، ژماری زۆر ئۆتۆمبیل لە ناوچە شاخاویەکان و ناوچە سنووریەکان پەشیان کەوت. ئەمە یەکێکە لە ئۆتۆمبیلانەی کە 11 ڕۆژ لە ناو بەفردا بوو کە ئۆتۆمبیلی هونەرمەند بەکر مستەفا. کاک بەکر خۆی لێرە، کاک بەکر فەرمیتە ئێرە. زۆر سپاس دەکەم. تۆ چۆنی؟ نەحواڵە خەڵک خەلی تیادانێ لە بەفرا کەچی تۆ سەر تیاداناوە. ئەخێمە قەلەکەمان نییە. باشە چی دەکە لە سەیران بن؟ وەڵی نەخۆشێکمانە بوو لە دیوێران زەڕور و بچین بەڕاستی چەند ساڵە باسی وەکرێ کەشوهەوە ڕەنگە گۆڕانکاری بەسەراوێ، بەڵام ئەم جاریان شکر ڕاست دەرچوو بەفرێکی زۆر باری تا سەردانی بۆ کارمان کرد و گەڕێنەوە بەفرێکی زۆر لە بانە و لەو سنوورانە باری بوو. ئیتر مری زۆر سپاسیانەکەم ئاسایشەکانی سێرانبەن هەموو کاتێ ڕێگەمێن سیارەکەم لە مەرزەکەدانم لە ئێوان. ئیتر ئەو بەفرە زۆری لەسەرباری تقریبا 2 متر بەفری لەسەرباری بوو. 2 متر بەڵێ بە خاتی شوازان 220 بوو. زیانی بەر نەکەوت ئۆتۆمبیلەکە؟ واللهی سپاس بۆخوا ئەمێ سپاسی خەڵکی پێنجان حاجی بەختیار و کۆمەڵی کەس و تا قایم قام و کاک عەلی بەرگری شارستانی و کاک ئەحمەد جۆڵا لەگەڵ ماهاتۆ کاک ئاراسا زۆر جادیان کرد کە لەناو بەفرەکە زەرەری پێ نەکەوێ بڕاوکە هەر نیانێش خۆم چارەکەش لێ خڕوم بێنمە دەرەوە خۆی حاجی بەختیارە بۆ هەستا باش و زەرەری بە نەکەوت بەستەنا ژمارەکەی کەوتووە. ژمارەکەی خۆن نەکردووە؟ وەڵاهی دۆزیمەوانێ لەناو بەفرا بووەویش لەوە چی قاچی قەلەکە بوو. باشە ئێران بەو کاتی بەفر و کڕێوەیە ژن نەیبرێتی؟ والله لە 100 بە خێزانی ڕۆشتم کێشەکە لەوا بوو هەچەند دوورە لە بەفری ئەوە بوو یا خزمی خۆ بوو؟ والله برایەتی بەداخەوە نەخۆشیێکی لەوا چێ باش نەبێ. ئیتر لەگەڵا چوون بۆ تەبرێزەوانەوە و پیشانی دکتۆرم ما و بەڕاستی بەجێشم ێژ لەبەرەوەی کە هەم ڕێگاکە گیرا زیاتر و ئەمانیش بڵین کوڕەکەم لەگەڵا بوو کە باوان داوامی هێمامەستا بوو. ئیترە باە بگەڕامەتەوانێ بەڵام لەخوا بەزیابێ لەو بەفرە دوو جار خەریب و گیر بخۆین لە ڕێی بڵین سەقز بۆ مەریوان، بەڵامی تر باش و ڕێگاکە ورە و پاکرایەوانە و دەرچوین. دوێنێ شەو ڤیدۆکە و دەنگانوێکی زۆری هەبوو خەڵک لە کۆمەتیان وسی بووی بۆیە خەزوری ئۆتۆمبیلی لە بەرخاتی ئەمە بوو. ئەوی تیانە بوو نێ هەمێجارە ئەوشی تیا بوو هەیە. بەڵام سپاسی خەڵکاکەم باڵە کۆمێتی زۆرشان و پەرۆشی خۆیان و بەڵام من هەموو شتێکڵم لە دنیا بە خەممەیگرا بۆیە ئەو ڤیددیۆشمان کرد لەبەرەی تێبگەین کە ئەگەر ڕووداویشیش بەسەرهاوە بێت تۆزێ خۆراگر و بڕێکی خۆشەوە بەڕۆڕیچی. دەیوچی وڵا کاک ئەحمەد پاوەڕبانقێکی کردوو بەدەستێەوە ئێمە خەریکی خاکە نازوین هەموو کاکی بەس خاکە نازدەی من پاوەڕبانکەم گرتۆ بەدەستمەوە بەخوازم کیلۆیەکی ژە بوو هەر زۆر عەزەزی پاوەڕبانکە مۆقعی بوو لێیە نەوەکو ئیش نەکە بۆی کە بەکاری بێنم بۆ باترێکەی بەڵام پێویستمان نەبوو. هەر زۆر قەمسەڵەیشی گرتووە خوا باش بڵێن هێچێ لەوانەیە کە خاکە ناسکاری دەسەکارە خۆش بێ بە هیوای کە بە سەلامەت گەڕاونەتەوە. زۆر سپاس دەکەم. بەڵێەوەی کە جۆویستی بوون ئەوە بوو کە ئۆتۆمبیلەکەی هونەرمەند بەکر مستەفا بۆ ماوەی 11 ڕۆژ لەژێر بەفری مەرزی سەیران بەنە مابەوە بۆیە کاتێکە مەست چوونەتە وڵاتی ئێران بۆ مەبەستی چوونە ناو وڵاتەکە و سەردانیکردنی نەخۆشێک ئۆتۆمبیلەکە لێ بەجێشەوە، بەڵام بەهۆی شەپۆلی بەفربارینەوە ئۆتۆمبیلەکەی نزیکەی 2 متر بەفری لەسەر کۆبوو بۆیە دوێنێ ئۆتۆمبیلەکان دەرهێنا و هێناوێنێتەوە.